ڕێکەوتنی دانەوێڵە کە لە دوای دەستپێکی شەڕی رووسیا و ئۆکرانیا قەیرانێکی گەورە ڕوبەڕووی جیهان بووە با نێوەندگیری نەتەوە یەکگرتووەکان و تورکیا لە ئەستەمبۆڵ لە مانگی تەمووزی ساڵی 2022 واژۆکرا تا ئێستا چەندین جارم ڕێکەوتنە درێژ کراوەتەوە، بەڵام کۆشکی کرملین دوێنێ ڕایگەیاند کەوانی ترم ڕێکەوتنە پابند نابن پێی ئەگەر مەرجەکانیان وەکو خۆی لە ڕێکەوتنەکە جێبەجێ نەکرێت. سەبارەت بە کارێگەریەکانی ئەم بڕیارەوە کاردانەوەکان من زیاتر قسە دەکەم، میوانێکی بەڕێزم لەگەڵا میرزا حاجم چاودێری سیاسی لە شاری یارۆسلاڤی رووسیاوە لەگەڵم دەبێت. ئەم کاتت باش بەڕێز حاجم، ئەمەوێ بزانم کە کاریگەری بڕیارەکانی رووسیا بۆ ڕاگررتنی هەناردەکردنی دانەوێڵە بۆ ئۆکرانیا چۆن دەبینن؟ ئایان بڕیارە قەیرانێکی دیکە لەسەر ئاسایشی خۆراکی جیهان دروست ناکات؟ وەڵێ بێگومان کاریگەریەکان دەبێتە هۆی هەرشێکی گەورە لەسەر ئاسایشی خۆراک. ئەمە تەنانەت ڕێگری کردنە کاتێک ئەگەر بێت و ئەمە قەدەغە بکرێت یان هەڵبۆشێتەوە. ئەمە کێشێکی گەورەیە. خۆتان دەزان ڕێکەوتنەکە لە دوو لقی جیاوازە، ویش یەکەچیان بریتێ لەوەی کردنەوەی چەند کۆریدۆرێکە بۆ ئەوەی بتوانرێت دانەوێڵەی ئۆکرانیا بگوازرێتەوە. هەروەها بەشی دووەمی ڕێکەوتنەکەش ئەوە لە نێوان رووسیا و نەتەوە یەکگرتووەکانە کە ئەویش هەناردەکردنی پەینی کیمیاوی رووسیایە و هەروەها کاراکردنەوەی سیستەمی سویفتە لەبارەی کشت و کاڵەوە. هەروەها هەر ئەم لقە پەیوەندی بە کردنەوەی هێڵی ئەمۆنیومە لە نێوان تبلیسی و خاڵەکەی دیکە. بۆیە ئەم هەڵپەساردنە لەلایەن رووسیاوە دەبێتە هۆی قەیرانێکی گەورە لەسەر وڵاتانی هەژار، چونکە خۆتان دەزانن ئەم دانەوێڵانە بەبێ هیچ پارەیەکی دیاریکراو بۆ ئەم وڵاتانە دەنێدرا. بۆیە ئێستا هەڵپەساردنی ئەمە کاریگەریەکی گەورەی بەسەر وڵاتانی هەژار دەبێ و هەروەها دەبێتە قەیرانێکی گەورە لەبارەی دانەوێڵەوە. باشە، ئەگەر بەم بڕیارەی رووسیا نرخی دانەوێڵە لە جیهاندا بەرز ببێتەوە، هاوکات ئەم گوشارانی کە رووسیا دەکات وا ناکات کە وڵاتانی ڕۆژاوە ملکەچی داواکاری و مەرجەکانی رووسیا بن؟ رووسیا لەبارەی ڕێکەوتنەکە کاتێک ئامادەی کە ئاماژەی پێدا بوو، ئێستاش منش ئاماژەم پێدا کە لە دوو بەش پێکاتەوە. بەشێک بریتێ لە کردنەوەی ڕێڕەوێک بۆ گواستنەوەی دانەوێڵەی ئۆکرانیا و ئەمەش ئێستا تا ئێستا بەشێوەی بەرچاو جێبەجێ نەکراوە و پێویست بوو ئەم دانەوێڵانە بۆ وڵاتانی هەژار بنێرێت. بەڵام رووسیا ڕوبەڕووی گەماروەیەک بووتەوە کە ئەم گەماروێ بریتێ لەوەی کە ناهێڵن پەینی رووسی هەناردەی دەرەوە بکرێت. بۆیە رووسیا لەو ڕێکەوتنامەیە کشاوەتەوە یاخود هەڵی پەساردووە و دەیەوێت سەرجەم مەرجەکانی ئەم ڕێکەوتنە جێبەجێ بکرێت لە نێوان هەردوو لا. بۆیە لێرەدا ناکرێت بڵێن ڕێکەوتنامەکە بە شێوەیەکی ڕەها بەلاوەنراوە، بەڵکو دەتوانین بڵێن هەڵپەسێدراوە یاخود سڕکراوە. ئێستا خۆتان دەزانن چەندین دەستپێشخەری هەیە لەلایەن تورکیاوە لەلایەن نەتەوە یەکگرتووەکانەوە. بۆیە ئەگەر بێت و رووسیا لەم بارەیەوە هەڵوێستی خۆی نەگۆڕێت بەداخەوە قەیرانێکی گەورە لەبارەی دانەوێڵەوە دروست دەبێت و ئەمەش کاریگەری بەسەر وڵاتان هەیە. رووسیا ئێستا دەیەوێت هاوسەنگیەکی باش دروست بکات لە ئاسایشی خۆراکدا و بە بۆ چوونی کەسی من رووسیا ئەمە وەکو چەکێک بەکار ناهێنێت، بەڵکو دەیەوێت ڕێکەوتنەکە بە شێوەیەکی گشتی و بە شێوەیەکی هەمویان بەکاربێنێت. بۆچی لەم کاتەدا رووسیا ئەم بڕیارەی داوا لە کاتێکدا کە لووتکەی وڵاتانی ناوتۆ بە تەوەری سەرەکی شەڕی نێوان ئۆکرانیا و رووسیا لە لیتوانیا وڵاتێکی دراوسەی رووسیا بەڕێوە چوو، هاوکات ئەم بڕیارە لەگەڵ تەقینەوەی پردی کەرەچ بوو لە نێوان نیمچە دوورگەی کریمیا. ئایا ئەمە کارتێکی گوشار نییە کە رووسیا بەرامبەر بە هەڵوێستەکانی وڵاتانی ئەنجامی ناتۆ لەلایەکی دیکەوە ئەمریکا بوەستێتەوە؟
خەڵی یەکەم تەقاندنەوەی ژێرخانی ئەوەی کەوا کرابوو ڕڵاوێکی تیرۆریستی بوو لەلایەکی دیکەوە هەرێمی کرێمیا لە چوارچێوەی نەتەوەی گرتوەکاندا مافی خۆ چارەنووسی خۆی هەیە و دەتوانێت چارەنووسی خۆی دیاری بکات لەو بارەیەوە کوژرانی خێزانەکان لەوێ و هێرشەکان و سەرجەمە هێرشانەکەوا کرا بەسەر خەڵکی کرێمیا ئەمە نەبوو هۆی فشارێک بەسەر رووسیا بەڵکو ئەمە هەوڵی ئاشتی خوازانەی رووسیا بۆ کە لە کرێم کرا بۆیە ئۆپراسیۆنی سەربازی لەوێ ئەنجام درا رووسیا تا ئێستاش دەتوانێت خۆی کۆنتترۆل بکات و ڕێکەوتنامەکەش ئەو ڕێکەوتنامەیەکەوا کراوە دووبارە دەگڕێنەوە هەمان خاڵ دەمەوێت بە شێوەیەکی باش ئەمە ڕابگەینم ئەم ڕێکەوتنە لە دوو بەش پێکاتووە بەشێککردنەوەی ڕێڕەوەکەیە ڕێڕەوی کردنەوەی هەناردەکردنی دانەوە لێ ئۆکرانیانە و ڕێڕەوی دووەمیش هەناردەکردنی پەینی رووسایە بۆ دەرەوە رووسیا دەیەوێت هەردوو ڕێکەوتنەکە بە هەردوو خاڵەکەیەوە جێبەجێ بکرێت ناکرێت تەنیا لقێک جێبەجێ بکرێت و بۆیە رووسیا ئەم هەڵپەساردنەی هەڵبژاردووە و ڕێکەوتنامەکەی سڕ کردوێتەوە. زۆر باشە بەڕێز میرزا حاجم چاودێری سیاسی لە شاری یاروسلاڤی رووسیاوە لەگەڵمان بووی زۆر سپاس.